ئەم کاتتان باش بەخێر بێن بۆ چانێڵی Learn&Explore. ڤیدیۆ ئەمڕۆمان لە بەشی سێمی زنجیرەی یەکی چیرۆکی ترێژەر ئایلەندە. بەڵام ڤیدیۆ ئەمڕۆمان کەمێک جیاوازە بەهۆی ئەوەی کە لەم ڤیدیۆدا بەهۆی ئەوەی کە منهەجی ئینگلیزی پۆلی 12 گەزانین شێوەزاری بەریتانیە، لەبەرەوەی ئێمەش هەوڵمان داوە کە بە لەهجەی بەریتانی بیخوێنینەوە. ئەگەر پێتان باش بێتەوە بەم شێوازە بەردەوام بین. ئێستاش گوێبیستی چیرۆکە دەبین. The black spot. خاڵە ڕەشەکە یاخود پەڵە ڕەشەکە. At about midday, I want to see the captain. لە نزیکەی نیوەڕۆیە، یعنی لە ناوەڕاستی ڕۆژەکەیە ڕۆشتم بۆ ئەوەی کاپتن ببینم. He seemed both weak and excited. وا دەرئەکەوت کە لاواز و بەجۆش بێت، واتە لە هەمان کاتە لاواز بوو و بۆ جۆشیش بوو. بەوت واتە هەردووکیان لێرەدا کە ئاڵێت، واتە وا دەرەکەوت کە هەم لاواز بێت و هەم بەجۆش و خرۆشیش بێت. Jim, he said, every month I have given you a silver 4penny. You'll bring me a little drink of rum now, won't you? Jim. ئەوتی جیم، واتە بانگی جیمی کردووە. هەموو مانگێک من دراوێکی کانزایی سیلڤەری 4penny کە لە ڤیدیۆ پێشوو باسمان کرد چییە، دراوێکی هاوشێوەی ئەوە میاوە پێت، واتە کاپنەکاڵن هەموو مانگی ئەوە میاوە پێت. ئێستاش تۆ کەمێک شەرابم بۆ ئەهێنیت، وانە؟ یعنی کاپنەکە بە جیمەڵێت لەبەرەوەی کە ئەو هەموو مانگێک ئەو 4penny یاوە پێی، ئێستاش دەڵێت جیمەکات کە تۆزێک شەرابی بۆ بێنێت. The doctor, I began. دکتۆرەکە من دەستم پێکرد، واتە جیم ویستێتی باسی دکتۆرەکەی بۆ بکات کە وتێتی خراپە بۆی، بەڵام ئەم پێی بڕیەوە. He started to swear and then said, "What does that doctor know about life at sea?" ئەو دەستی کرد بە جنێودان و دواتریش وتی ئەو دکتۆرە چی ئەزانێت دەربارەی ژیان لە دەریادا؟ I have lived on rum, I tell you. من لەسەر شەراب ژیان، وانی مەبەستی لەوەیە کە شەراب بەشێکە لە ژیانی و ناتوانێت بێ ئەو بژیت. I tell you واتە من پێتەڵێم. Your doctor said himself one glass would not hurt me. دکتۆرەکە یاخود دکتۆرەکەی تۆ، یعنی مەبەستی لەوەی ئەو دکتۆرەی کە جیمەی ناسێت، خۆی وتی کە یەک پەرداخ ئازارم پێ ناگەێنێت. I'll give you a golden guinea for some, Jim. کاپتنەکە وتی گینەیەکی ئاڵتونیت پێدەدەم بۆ ئەوی هەندێک لە شەرابم بۆ بهێنیت، کە گینیش جۆرێکە لە دراوکە لەو سەردەمەدا بەریتانیەکان بەکاریان هێناوە، بەهاکەی بەنزیکەی 1 پاوەنە، یعنی 1 پاوەنی ئێستا. I want what you owe my father. That's all, I said, for he had been very slow to pay us. جیم وتی من ئەوەم ئەوێت کە قەرزاری باوکمیت، واتە ئەو پارەیەم ئەوێت کە قەرزاری باوکمیت، و ئەوە هەموویەتی. I said جیم لەوە مەبەستی لە خۆیەتی کە ئەڵێ من ئەمە وتووە، لەبەر ئەوەش ئەمەی وتووە کە زۆر یعنی کەم تەرخەمی کردو، یاخە زۆر درەنگ ئەو پارەی پێیاون کە لە میوانخانەکەیان ماوەتەوە. I'll get you 1 glass and no more. ئێستا من 1 پەرداخت بۆ ئەهێنم، یاخود تەنها 1 پەرداخت بۆ ئەهێنم و هی زیاتر نا. When I brought it to him, he took it quickly and drank it down. کاتێک کە بۆم هێنا، یعنی مەبەستی لە شەرابەکەیە، بەزووی ئەو توکت مەبەستی لەوەیە کە خواردوێتیەوە، بە خێرایی خواردیە و تەواوی کرد. He said, "That's better. How long do I have to lie here?" کە ئەمە شێوازێکە کە شەرابەکەی خواردوتەوە دەری بڕیوە، وتێت ئەمە باشترە، ماوەی چەندێک یاخود بۆ ماوەی چەندێک من پێویستە لێرە ڕابکشم، یعنی مەبەستی لەوەیە لە جێگایە بمێنێتەوە. A week at least, I said. جیم وەڵامی یاوەتەوە کە ئەڵێ I said، لەبەرەوەی جیم خۆی چیرۆکەکە ئەگێڕێتەوە، لەبەرەوە بەکارهێنێت بۆ خۆی، ئەڵێت بەلایانی کەمەوە هەفتەیەک، واتە بەلایانی کەمەوە بێ هەفتەیەک لە جێگایە بمێنێتەوە. I can't do that, he cried. وتی یاخود هاوادی کرد من ناتوانم ئەوە بکەم، واتە مەبەستی لەوەیە ناتوانێت هەفتەیەک لە جێگادا بمێنێتەوە. But he was too weak to get up and he lay back for a while in silence. بەڵام ئەو زۆر لاواز بوو بۆ ئەوی هەستێتەوە و لەسەر پشتی ڕاکشا بۆ ماوەیەک لە بێدەنگیە. Jim, he said after a time.
جیم واتە بانگی کردووە دوای ماوەیەک. It's my old sea chest they want. ئەوە سندوقە دەریاوانیە کۆنەکەمە کە ئەوان ئەیانەوێت. If I can't get away, you go to, well, yes, you go to the doctor. ئەگەر نەتوانم هەڵبێم تۆ ئەڕۆیت بۆ لای دکتۆرەکە. Tell him to bring the magistrates here to the Admiral Benbow to get all of old Flint's crew, all of them that's left. بە ئەو بڵێ یعنی بەوەستی لە جێمە کە بە دکتۆرەکە بڵێت بۆ ئەوەی هەموو دادوەرە لاوەکیەکان یعنی بۆ نمونە لە گوندەکانە دادوەری ئەوە نییە کە هەر بە خوێندن و ئەوە گەشت بێت بێ بەڵکو هەر خەڵکەکان خۆیان کە کەسێک بزانن ئەگونجێت بۆ ئەو پیشەیە هەڵێ بژێرن و لە ناو خۆیانە وەکو چۆنڵێ وەکو دادوەرێک سەیریەکەن و گوێ لە قسەکانی گیرێت ماجستریت ئەوەیە بەجێ مێوتووە کە بە دکتۆرەکە بڵێت بۆی هەموو دادوەرە لاوەکیانە بهێنێت بۆ میوانخانەی ئادمیرال بێنبۆ بۆ ئەوەی کە هەموو گروپەکە یاخود هەموو ئەو کەسانی کە لەگەڵ فلینتی پی بەتەمەن کاریان کردووە بۆ ئەوەی هەمویان بهێنێت کە ماونەتەوە یعنی ئەو کەسانی کە ماونەتەوە بیهێنێت. I was Flint's first mate and I am the only one that knows the place. من یەکەم هاوڕێی فلنت بووم و من تاکە کەسم کە شوێنەکە دەزانم. He gave it to me when he was dying. ئەو یای بە من کاتێک کە ئەمرد یاخود ئەو کاتی کە مرد. But don't tell the doctor unless they get the black spot on me. بەڵام بە دکتۆر ئەمە بە دکتۆرەکە مەڵێ هەتاوەکو بلاک سپۆتم بۆ ئەهێنن کە بلاک سپۆت لە دواترا ڕوونیەکەینەوە. Or unless you see the black dog or the sailor with one leg. یاخود هەتاوەکو تۆ ئەو بلاک دۆگە ئەبینیت یاخود دەریاوانێک کە یەک قاچی هەیە. But what's the black spot, Captain? I asked. دواتر جیمەڵێ من پرسیارم کرد بەڵام کاپتن بلاک سپۆت چییە؟ That's a sort of warning, mate. ئەمە جۆرێکی ئاگادارکردنەوەیە هاوڕێ واتە ئەمە کاپتنەکە وەڵامیەوەتەوە. If I get the black spot, ئەگەر من بلاک سپۆت بەدەست بێنم یاخود ئەگەر بلاک سپۆتم پێبن it means they are coming to get me and what I've got. ئەوە مانای ئەوەیە کە ئەوان دێن بۆ من و ئەو شتانەشی کە هەمە. Keep your eyes open, Jim. چاوەکانت بکەرەوە جیم. And I'll give you half of everything, I promise you. من بەڵێنت پێ ئەم کە نیوەی هەموو شتێکت پێبم. ئەمە لێرەدا کە ئەڵێ چاوت بکەرەوە یعنی مەوەستی لەوێت وریا بێت بۆ ئەو سێ شتەی کە پێوت. What I would have done if everything had gone well, I do not know. من چیم ئەکرد ئەگەر هەموو شتێک بە باشی بڕۆشتە ئەوە نازانم یعنی مەوەستی لەوێ نازانێت کە چی ڕووی ئەگەر هەموو شتێک بە باشی بڕۆشتە. But my poor father died quite suddenly that evening. بەڵام باوکی داماوم هەر ئەو ئێوارەیە کۆچی دوایی کردو. All of the neighbors came to visit and there was a lot to arrange. هەموو دراوسێکان هاتن بۆ ئەوی سەردانمان بکەن و کۆمەڵێک شتی زۆر هەبوون بۆ ئەوی ڕێکیان بخەم. So I was too busy and upset to think of the captain. بۆیە من زۆر سەرقاڵ و تووڕە بووم کە بیر لە کاپتنەکە بکەمەوە یعنی مەوەستی لەوەی کاتی ئەوەی نەبووە بەهۆی تووڕەیی و سەرقاڵیەوە کە بیر لە کاپتنەکە بکاتەوە. The following day the captain came downstairs. ڕۆژی دواتر کاپتنەکە هاتە خوارەوە. Ate a little and got himself some rum. هەندێکی خوارد و هەندێک شەرابی یعنی مەوەستی لەوەی هەندێک خواردنی خوارد و تۆزێک شەرابیشی خواردەوە. On the night before we buried my father, he was as drunk as ever. ئەو شەوەی پێش ئەوەی باوکم بنێژین ئەو وەک هەمیشە سەرخۆش بوو. He sat at the table with his sword ready in front of him. ئەو لە دانیشت لەسەر مێزێک و شمشێرەکەشی لە بەردەمیا بوو بە ئامادەی یعنی وەکۆی ئامادەی تیابێت. Singing his ugly old sea songs. گۆرانیە ناشیرینە کۆنەکانی دەریایی ئەوتەوە. But he was still very weak. بەڵام ئەو هێشتا زۆر لاواز بوو. And seemed to be getting worse, not better. واش دەرەکەوت کە خراپتر بێت نەک باشتر.
Several days later, چەند ڕۆژێک دواتر on a cold, foggy afternoon, لە دوای نیوەڕۆیەکی ساردی تەماویدا I was standing at the door full of sad thoughts about my father. لە دەرگاکەیە وەستا بووم کە پڕ بووم لە خەم دەربارەی پڕ بووم لە بیرکردنەوە خەم دەربارەی باوکم. As I stood there, هەر کاتێک کە لێ وەستا بووم I saw someone coming slowly along the road. کەسێکم بینی کە بە هێواشی بە درێژایی ڕێگەکە ئەهات. The man was blind. پیاوەکە نابینا بوو. He was walking along tapping a stick in front of him. ئەو ئەڕۆشت و گۆچانێکیشی بەدەستەوە بوو لە بەردەمی خۆیەوە ئەیکێشاوە بەردەمیە وەک ئەوەی کە نابیناکان ئەیکەن کاتێکە بۆ ئەوەی بزانن چی لە بەردەمیانە گۆچانەکانێکێشن بە بەردەمیانە ئەوە تاپینگی پێوترێت. He wore a cloth over his eyes and nose and was bent over. ئەو پارچە پەڕۆیەکی لەسەر چاو و لوتی دانابوو و پشتیشی چەما بوو. I had never in my life seen such a terrible looking man. من هەرگیز لە ژیانمدا کەسێکی وا کەسێکم نەبینێ کە هاوشێ ئەو شێوازێکی ناشرینی هەبێت. He stopped a little way from the inn and he said in a loud voice. ئەو لە ڕێگەیەکی کەم یعنی کەمێک دوور بوو لە میوانخانەکەەوە وەستا و بەدەنگێکی بەرزوتی. Will any good man tell a poor blind man where he is? هیچ پیاوێکی چاک بە پیاوێکی داماوی نابینا دەڵێت کە لەکوێیە؟ You are at the Admiral Benbow, I replied. تۆ لە ئەدمیرال بێنبۆیت. جیم وەڵامی هاوە واتە جیم بەم شازە وەڵامی هاوەتەوە. Give me your hand, young friend, and lead me in, he said. دەستم بەرێ هاوڕێ گەنجەکە و ڕێنوێنیم کە بۆ ژوورەوە. ئەو وایوت. I held out my hand and the horrible man held it hard. من بەرگریم یاخود بەرهەڵستیم لە دەستم کرد ئەوە هەروەها بەڵام پیاوە ترسناکەکە بە تونگی گرتی. He pulled me up close to him and said, Now boy, take me into the captain. منی نزیک کردەوە لە خۆی و پێی وتم ئێستا کورە بم بە بۆ لای کاپتنەکە. Sir, I said, I can't. گەورم من واموت ناتوانم. The captain is not what he used to be. کاپتنەکە ئەوە نییە کە وەک هەمیشە بێت. He sits with his sword ready. ئەو دانیشتووە و شمشێرەکەی ئامادەیە. Take me in or I'll break your arm, he said and pulled my arm roughly. بم بەرە ژوورەوە یاخود من قۆڵت دەشکێنم. ئەمەی وت و دەستمی بەڕەقی گرت. It was the hardest, coldest voice I had ever heard. ئەوە گرانترین و ساردترین دەنگ بوو کە هەتا ئێستا گوێبیستی بوو بێتم. I was so frightened that I led him into the room where the captain was sitting. من زۆر ترسا بووم و کە ڕێنوێنی ئەوم کرد بۆ ئەو ژوورەی کە کاپتنەکە لێی دانیشتە بوو. The poor captain lifted his head and it was easy to see that he was very frightened. کاپتنە داماوەکە سەری بەرز کردەوە و ئەوە زۆر ئاسان بوو بۆ ئەوەی کە بیبینیت یاخود کە بزانیت ئەو زۆر دەترسێت. Now, Bill, sit where you are, said the man. ئێستا بیل لەو شوێنە دانیشەکە لیت. Hold out your left hand. دەستی چەپت بەرز بکەرەوە کە ئەمە پیاوە نابیناکە بە کاپتنەکەی وتۆ. Boy, take his left hand and bring it near my right hand. کورە کە مەبەستی لە جێمە وای بە جێم وتۆ دەستی چەپی ئەو بهێنە و نزیکی دەستی ڕاستی منی بکەرەوە. We both did what we were told. ئێمە هەردووکمان ئەوەمان کرد کە پێمان وترا. And I saw him put something into the captain's hand, which quickly closed on it. من ئەوم بینی کە شتێکی کردە ناو دەستی کاپتنەکە و کە شتێک بوو بە خێرایی دەستیشی داخست. The blind man suddenly went out of the door. پیاوە نابیناکە بە خێرایی ڕۆشتە دەرەوە لە دەرگاکەوە. I stood without moving and heard his stick go tapping down the street.
من وەستان بێ ئەوەی بجوڵێم و گوێم لە تەقەتەقی گۆچانەکەی بوو کاتێک بە شەقامەکەدا دەڕۆشت. The captain looked down into his hand. کاپتنەکە سەیری خوارەوەی کرد بۆ دەستی. 10 o'clock, he cried. سەعات 10 ئەو هاواری کرد. I've got 6 hours. من 6 کاتژمێرم هەیە. He said and tried to stand up. ئەو وای وت و هەوڵیدا کە هەڵبستێت. But he suddenly put his hand to his neck. بەڵام ئەو بە خێرایی دەستی برد بۆ ملی. And then, دواتر with a strange sound, بە سەوتێکی جیاواز نامۆ fell face first onto the floor. دەموچاوی کەوتە سەر زەویەکەم. I shouted to my mother. من هاوارم بۆ دایکم کرد. But it was too late. بەڵام ئەوە زۆر درەنگ بوو. The captain was dead. کاپتنەکە مردە بوو. بەم شێوازەش کۆتاییمان بە زنجیرەی یەکەم هێنا. هیوامان کاتێکی خۆشە بۆ گشت لایەکتان. خواتان لەگەڵ.